لە 123 هەمین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا بەهۆی خراپی بارودۆخی ڕۆژنامەوانان لە قیکەرکووکی سەندیکای ڕۆژنامە نووسان وەکو هەڵوێستێک بەڕێوەری داوە ئەمڕۆ پێشوازی لە میوانان ناکەن و دەرگای سەندیکاشیان داخستووە. دەسەڵاتی ئیداری کەرکووک و بەرپرسانی پەیوەندیداریش بە کەمتەرخەم دەزانن کە نەیانتوانیوە دۆخی ڕۆژنامە نووسانی کەرکووک چاک بکەن لە ڕەوشی کاری ڕۆژنامەگەری و بەرتەسکردنەوەی کاری میدیایی لە شارەکەش نیگەرانن. لە قیکەرکووکی سەندیکا ڕۆژنامە نووسان لە ڕوونکردنەوەیەکدا لە زاری سەرۆکی لقەوە پەیامێکی بڵاو کردوتەوە و نیگەرانی لە دەسەڵاتی ئیداری کەرکووک و بەرپرسانی پەیوەندیدار دەردەبڕێت کە نەیانتوانی دۆخی ڕۆژنامە نووسانی کەرکووک چاک بکەن. لە لای ڕۆژنامەگەری کوردیە دۆخی ڕۆژنامەنووسانی کوردی کەرکووک لە دۆخێکی زۆر خراپایە و ئاسی پێدانی زانیاری وەرگرتنی زانیاری بە ڕۆژنامەنووسان و ئاسی پێشکارەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان لە ئاسێکی مەترسیداردایە. دۆخی ڕۆژنامەنووسی کورد لەم شارە ملا ئەمنیە بۆ ئیش ڕۆژنامەنووسی گونجاو نییە. لە کەرکووک یعنی وەکو وتم هەمووی لەژێر ضغوتاتە، هەمووی لەژێر زەختە. یعنی بۆ نمونە دەست بۆ بابەتێکە بێ 20 تەلیفۆنت بۆ ئەکرێ 50 تەلیفۆنت بۆ ئەکرێ لەسەر ئەم مۆزوع بۆ وایە باشە کاکە زۆر ئاساییە. ڕۆژنامەنووسکاری ئەوەیە واقع حقایقەکان بخاتە ڕوو کە خستی ڕوو تو ئەگەر مۆزوعێک هەیە بابەتێکت هەیە و فەرموو جەنابشت وەرە حقایقەکان خۆت بکە ڕوو نەک تۆ زەختێک لە ڕۆژنامەنووس بکەی یان مەسەڵەن بۆ نمونە بگاتە مەرحەلەی تەهدیدی بکەی بگاتە ئەوەی کەوە بە چەک بە تۆقاندن بە ئیتر نازانم بۆ بابەتانی کە ئیشی لەکراوە ساڵانی پێشوو ڕۆژنامەنووسمانەیە قوربانیدا. لە کەرکووک زیاتر لە 3 ساڵە بە دیاریکراوی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە حکمی سەربازی ئەم شارە بەڕێوە دەبا بۆیە هەم لە ڕووی ئازادی ڕۆژنامەگەری هەم لە ڕووی چالایکی سەندیکاکان بە تایبەت سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان هیچ دەسەڵاتێکی نییە و هیچ حسابێکی بۆ ناکە. لە ماوەی ڕابردووشدا لە قیکەرکووکی سەندیکای ڕۆژنامەنووسان بۆ باشکردنی دۆخی میدیا و ڕاگررتنی پێشێلکارەکانی سەر ڕۆژنامەنووسان چەند جارێک پەیامی ئاڕەسەی لایەنە پەیوەندیدارەکان کرد بەڵام هیچی لە دۆخەکە نەگۆڕیوە بۆی ئەمڕۆ وەکو هەڵوێستێک هیچ مەراسیمێک ئەنجام نادەن. ئەمە وەکو هەڵوێستێک کە وەریەگرین لەبەرەوەی وەزارەتی دارایی حکوومەت هێرم ئامادەنێ هیچ خەرجێک بۆ ئەم سەندیکایە و سەندیکاکان ترش سەر بکات و لێرەش لە شاری کەرکووکش هیچ بەرپرسێک ئامادە نییە یعنی هاوکاری سەندیکا بکات بۆی بتوانێت ئەم یادە بۆیە وەکو هەڵوێستێک ئێمەش هەڵوێستمان وەرگردووە ئەوەیە کە ئێمە دایخین و با بڵێن پێشوازی لە هیچ ڕۆژنامەنووسیانەوانی وادێن بۆ پیرۆزبای پێشوازیان لێ بکەین وەکو هەڵوێستێک. لە دوای 16 ئۆکتۆبەر و سەپاندنی دەسەڵاتی سەربازی لە شارەکە دۆخی ڕۆژنامەنووسانی کورد لە کەرکووک لەو پەڕی خراپیدایە جگەل لە کەمتەرخەمی دەسەڵاتی ئیداری کەرکووک حکوومەتی هەرێمی کوردستانیش ئاوەڕی لە ڕۆژنامەنووسان نەداوەتەوە بۆیە ڕۆژنامەنووسانی کەرکووک پیان وایە هیچ کاتێک وەکو ئێستا بربەست لە بەردەم کاریان دروست نەکراوە و دۆخەکەش پێ ناچێت بەم زوانە چارەسەر بکرێت. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.